جوانیها ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتیاوکاران ئەم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان بە مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریەکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و زیندانی ئیمراڵی کرد. هەریەکە لا سۆزان ئاکیپا، ئیمران ئامەکچی، چەنگێ زیۆرەکڵێ و ئیبراهیم بێلمەز لە پارێزەرانی نووسینگە یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی وەک عومەر خێری کۆنار، حامڵی یەڵدێرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. دەوڵەتی داگیرکاری تورک و چەتەکانی جارێکی دیکە بە چەکی قورس و بارانی بەنداوی تەشرین دەکەن و زیانەکانیش تا ئێستا نەزانراون. دەوڵەتی تورک و چەتەکانی لا ئێستادا جارێکی دیکە بە چەکی قورس و بارانی دەوروبەری بەنداوی تەشرین دەکەن. ئەمە لە کاتێکدایە چەند کاتژمێرێک پێش ئێستا دەوڵەتی تورک دەوروبەری بەنداوی تەشرین و گوندەکانی بافرۆکەی جەنگی و چەکی قورس بردومان کرد. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا ئاماری شەڕ و ئالۆزیەکانی دەوروبەری بەنداوی تەشرین و گوندەکانی ڕاگەیاند و لای ڕاگەیاندراوێکدا ڕاگەیاندووە لە ئەنجامی چالاکی وەڵامدانەوە لە گوندەکانی باکووری تەشریندا گورزیان لە گربوونەوەی گروپە چەتەکان داوە و لە ئەنجامدا 2 چەتە کوژراون. هەروەها قەسەدا ئاماژەی با ڕێزە چالاکیەکی هێزەکانی قەسەدە لە هەرێمی گردی قەرەقۆزاق و دەوروبەریدا کرد کە ژمارەیەک سەربازی سوپای تورک و چەتەکانی بریندار بوون و حەشارگەیەکی داگیرکەرانیش خاپور کراوە. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەی قەسەدەدا هاتووە لە دەوروبەری شاری دەیر حافر فڕۆکەی بێفڕۆکەوان سەنگەرێکی هێزەکانی قەسەدەی بردومان کرد و لە ئەنجامدا 2 شەروان شەهید بوون. هەروە سوپای تورک هەوڵیدا بافڕۆکەی خۆکوژیەوە گورزلا سەنگەرێکی هێزەکانی قەسەدە بدات، بەڵام شەروانان با پسپۆڕیەوە هەردوو فڕۆکەکەیان قستوەتە خوارەوە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا قەسەدە ڕای دەگەێنێت وێڕای بەردەوامی هێرشاسمانیەکانی دەوڵەتی تورک، گوندەکانی باشووری کۆبانی، شاروشکەی سرین و گوندەکانی باشووری منبەج و گوندەکانی باکووری بەنداوی تەشین با نزیکەی 200 تۆپی قورس و تانک تۆپباران کراون و لە ئەنجامدا زیانی مادی بەرموڵک و ماڵی هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ماڵپەڕی فەرمی خۆی بە ڕاگەیاندراوێک ناسنامەی 4 شەروانی ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژە بۆ کراوە شەروانان وڵامی توندیان بە دوژمن داوەتەوە و پلانەکانیان لە هەموو بەرەکانی جەنگدا تێکشکاندووە ببورن. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەی هەسەدەدا باس لەوە کراوە ڕۆژانە شەڕی توند لا دژی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە هەموو بەرەکاندا هەیە و داگیرکەران هەموو چەکی پێشکەوت و لا فڕۆکەی جەنگی فڕۆکەی بێفڕۆکەوان تانک و تۆپخانەکان بەکار دەهێنن، بەڵام شەروانان بە ئیرادەی پۆڵاوین و بە پشتیوانی مۆراڵی گەلەکەمان دژی ئەم درەندەیە دەوەستنەوە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا قەسەدە سەرخۆشی لە کەسوکاری ئەو 4 شەهیدە و سەرجەم کەسوکاری شەهیدان دەکات. قەسەدە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستووە تاڕ و ئیڤان ئەکرەم کوردی با ناسناوی دڵکەش چیا لە یەکی شوباتی 2025 لا بەنداوی تەشرین شەهید بووە. هەروە فەرهاد ئەیوب بە ناسناوی دڵدار و دەرباسیە لە یەکی شوباتی 2025 لە نەخۆشخانە شەهید بوو. لۆرانس حوسین محەممەد بە ناسناوی کەنداڵ کۆبانی ئەوش لە یەکی شوبات لە زەرگان شەهید بووە. هەروەها میلاد نیدال سەلیم بە ناسناوی ڕۆژهات سەریکانی ئەوش لە یەکی شوبات لە زەرگان شەهید بووە.
هێزە هاوبەشەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئۆپراسیۆنەکان لە دژی پاشماوەکانی ڕژێمی بەعس و چەتەکانی داعش لە دەیر و زور ئەنجامدا و ئۆپراسیۆنەکە دوای 15 ڕۆژ هێشتا بەردەوامە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە هەرێمی خۆپەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەبارەت بە ئۆپراسیۆنی ئەمنی بەرفراواندا دەیر و زور ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕایگەاندووە لە ئەنجامی ئەو ئۆپراسیۆنانەدا 79 کەس دەستگیر کراون کە بەشداریان لاکردەوەی وێرانکاری ئەمنی کردبوو دەستیان بەسەر چەندین چەک و تەقەمەنیدا گرتووە. لەوانە 8 دەمانچە 55 چەکی کلاشینکۆف 7500 فیشک و 161 تفەنگ و هەروەها 8 نارنجک و 21 کەرەستەی سەربازیش. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی سێگەری لای شەهیدی ئاشکرا کرد. ڕاگەاندراوەکەی هەپەگە بەم شێوەیە هەواڵانی هێژای ئاپۆیی وڵاتمان ڕۆژیان و مەزار و وڵات لە ساڵی 2024 لە ئەنجامی هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون. بەڕێز و پێزانینەوە یادیان دەکەینەوە و بەڵێنمان دووپات دەکەینەوە ئاماجەکانیان لە کوردستانی ئازاددا زیندوو ڕاگرین. وڵات گەریلایەتی وەک دۆزینەوەی جەوهەری خۆی بینی و بووە خاوەن تێکۆشانێکی بێهاوتاو لە ماوەی 13 ساڵ ژیانی گەریلایەتیدا چەندین سەرکەوتنی گەورەی تۆمار کرد و بوو بە قارەمانێکی نەمری گەل. هەروەها ڕۆژیان هەستی بە سیاسەتەکانی قڕکردن دەکرد کە لە بەرامبەر گەلەکەمان بەڕێوە دەبرا بۆیە هەمووکان لە لێگەڕێنی ئەوەدا بوو تێکۆشانەکەی بەرفراوانتر بکات. هەروەها هەواڵ مەزرا با کەسێتی ژیانی با مۆراڵ و بە جۆش و وزەیەوە لە هەموو گۆڕەپانێکی تێکۆشاندا جێپەنجەی خۆی بەجێهێشت و هەمووکان لە تێکۆشاندا زیندوو دەبێت. هەپەگەڕای دەگەێنە سەرساقی خۆمان لە بنەماڵی هێژای هەواڵانمان گەلی وڵات پارێزمان و هەروەها بەڵێنمان دووپات دەکەینەوە کە ئازادی ڕێبەرایەتی و کوردستان بە تامەزرۆی و ئامانجی شەهیدانمانەوە پێک بهێنین. هەپەگە ناسناوی شەهیدانی بەم شێوەیە خستووە تاڕوو. مستەفا ئاکپەنار بە ناسناوی وڵات میداد لە 29 ئابی 2024 لە مەتینا شەهید بووە و ئەلیف کەسکین بە ناسناوی ڕۆژیان ڕووکەن ئەو لە 11 تەموزی 2024 لە مەتینا شەهید بووە و هەروەها شیرین ئاتەش بە ناسناوی مەزرا بۆتان لە 4 تەموزی 2024 لە مەتینا شەهید بووە. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ڕێکارەکانی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆ دەستی پێکردووە و دەشڵێت چەند ڕێکارێکی پێویست ماون لەگەڵ حکوومەتی تورکیا بیکردنەبەر بۆ هەنارداکردنەوەی نەوت بۆ بەندەری جیهان. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند پێویستە ڕێگە بە حکوومەتی فیدراڵی بدرێت نەوتی بەرهەم هاتووی هەرێمی کوردستان وەربگیرێت و هەناردەی بکات لە ڕێگەی کۆمپانیای نیشتمانی سۆمۆوە. باگوتەی عەبدولغەنی پێویستە بڕی نەوتی ڕادەستکرا و با وەزارەتی نەوتی فیدراڵی ڕۆژانە لا 300,000 بەرمیل کەمتر نەبێت و لە ڕێگەی بۆری عێراق تورکیاوە هەناردە بکرێت. سەبارەت بەو قەرزانەی کە لە سوێحەلێ حکوومەتی هەرێمی کوردستاندایە وەزیری نەوت دڵێت سەرجەم ئەو قەرزانە لە نێوان هەردوولادا ڕێککەوتنیان لەسەر دەکرێت. هەروەها ئەمڕۆ عێراق بڕیاری لەسەر ناردنی بڕی 950 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستاندا. ئەوە لە کاتێکدای ڕۆژی 2 ئەم مانگە پرۆژە یاسای بودجەی عێراق پەسەند کراو بە پێی یاساکە لە مۆدوانەوتی هەرێمی کوردستان لا ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. ئەمڕۆ 91 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەند سەید عەلی ئەسغەری کوردستانی. سەید عەلی ئەسغەری کوردستانی لا گوندی سەڵواتاوا لە نزیک شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و
بە چڕینی شاکارەکانی وەک جانی جانمەرە ئەی ڕەفیقانی تەریقەت غەمگین و دڵپەشێوم و هەی نابێ نابێ پایەیەکی بەهێزی هونەر بوو بۆ کورد. سێد عەلی لە ژیانیدا بەوە ناسراوە با کۆمەڵێک شێواز گۆرانی و مەقام و ئاوازی چڕیوە کە کەم کەس توانێتی ئەدایان بکات. هەروە شارازای تەواوی موسیقا و ئاوازە فارسیەکان بۆ وەک سێگا و هوماین و شور و بەیاتی زەند و شوشتەری و ئەبوو عەتا. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ئەو هونەرمەندە مەزنە ئەوەیە کە پشتی باهۆنراوە و شاعری شاعرانی کورد بەست و سوودی لە شعرەکانی مەولەوی و وەفای بینیوە. سێد عەلی ئەسغەری کوردستانی لە 4 شوباتی 1934 کۆچی دوایی کردو لە گۆڕستانی گوندەکەی بە خاک سپێردراوە. ڕۆحی شاد بێ بە بیستنی گۆرانیەکی عەلی ئەسغەر کوردستانی دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەر شاد بن. وجزي